لێژنە چاودێری بازرگانی سۆران لە ماوەی 6 مانگی ڕابردوو 9 تۆن کەلوپەلی ماوە بەسەرچووی لە ناوبردووە و 40 شوێنش ڕوبەڕووی سزای پێبژاردن کراونەتەوە. سڵاوتان لێبێت، من پشتیوان کەریمم، یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە ئامارێکدا کە تایبەت دراوە بە ئازاری کرمانجی، چاودێری بازرگانی سۆران دەڵێ لە ماوەی 6 مانگی ڕابردوو لیژنەکانمان سەردانی 1252 شوێنە بازرگانیەکان لە سنووری قەزای ناوەندی سۆران کردووە. ئاشکراشی دەکات لە ئەنجامی ئەو سەردانیکردنەدا 40 شوێن بەهۆی لادان لە ڕێنمایەکان و ڕوبەڕووی سزای پێبژاردن بوونەتەوە. هەروەها 290 شوێنیش ئاگادار کراونەتەوە چاودێری بازرگانی سۆران بکەن. ئاشکراشی دەکات لە ماوەی ئەو 6 مانگەدا دەست بەسەر 9 تۆن کەلوپەلی ماوە بەسەر چوودا گیراوە لە نێو براوە. هاوکات سەپا سەید خان دۆڵەمەری بەڕێوەبەری چاودێری بازرگانی سۆران بەزاری کرمانجی دووپاتی کردەوە. لە پێناو تەندروستی گشتی هەڵمەتی نەهێشتنی سەرپێچەکان بەردەوامی دەبێت لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. لیژنەکانمان بە هاو ئاهەنگی لەگەڵ قایممەقامی قەزاکان و بەڕێوەبەری ناحیەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوامی دەدەن لە پشکنین و سزادانی ئەو کەس و بازرگانانەی کە پابەندی ڕێنمایەکان نابن و زیان بە تەندروستی گشتی دەگەێنن. دەشڵێت لە ئایندەدا بۆ دەرمانخانە و ئارایشگا و ئەو شوێنە بازرگانیانە بەرنامەی باشمان هەیە و لە دەرمانخانەکان دەبێت حسابات هەمووی بکرێت بە کاشێر و سیستەم تا نرخەکان هاوتا یەک بکرێت. هەروەها پێداچوونەوە بە نرخی ئارایشگەکان دەکرێت بۆ ئەوەی نرخەکان کۆنتڕۆڵ بکرێت. لەگەڵ ئەوەشدا دەبێت تەواوی شوێنە بازرگانیەکان نرخی ڕۆژانیان لەسەر کەلوپەلەکانیان هەڵبواسن بۆ ئەوەی بتوانین ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ و قۆرەخکردنی بازار بگیرێت. یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد.